ڕابێن لەسەری حەلی بکەن. بەرزان پێکاتێکی تری بازارمانەیە، ئەم پێکهاتەیە بازار یاخود ئەم جۆرەی تری بازار بریتە لە مۆنۆپۆلی. مۆنۆپۆلی واتە چی؟ مۆنۆپۆلی واتە قۆڕخکاری، واتە پاوانکردن، واتە دەست بە سەراگرتن، واتە هەموو ئەم شتانە لەلایەن یەک تاکە فرۆشیار، لەلایەن یەک تاکە حکوم، یاخود لەلایەن یەک تاکە بنەماڵیان، لەلایەن یەک تاکە خێزان، هەرچێک تۆ ناوێنەی کەواتە بە شێوازێکی گشتی مۆنۆپۆلی بریتە لە چی؟ ئەم مارکێت dominated by single seller، کەواتە بازار دەستی بەسەراگیراوە لەلایەن کێوە؟ لەلایەن یەک فرۆشیارە. تەماشا بکەن بەڕێزان، ئەم مارکێت dominated by single seller، بازار دەستی بەسەراگیراوە لەلایەن یەک فرۆشیارە، کەواتە یەک فرۆشیار هەیە حکمی بازارەکە، یەک فرۆشیارەیە نرخەکان دانات، یەک فرۆشیار هەیە معاشی خەڵکەیان، یەک فرۆشیار هەیە حکمی یعنی دەستی بەسەر بازارەگرت و هەموو شتە. They form when buyers prevent competitor from entering the market this often because the high costs to supply product. کەواتە لێرەشە تەماشا بکەن بەڕێزان، چەندین بربەستی جیاوازێ بۆ ئەوەی کە تۆ دەست بەسەر بازارە گیراوە لەلایەن یەک کەسەوە کە تێچوون و کە فرۆشتن و کە بەرهەمێنان و هەموو شتێک لەلایەن خۆیەوەتی. وە پاشان they take advantage of their monopoly power and charge high prices. کەواتە بە شێوازێکی گشتی they take advantage of their monopoly power، هەموو قازانجەکان و هەموو سوودەکانی ئەم بازارە لەلایەن کێوە دەستی بەسەراگیراوە، لەلایەن کێوە هەڵەگیرێ؟ لەلایەن ئەم دەسەڵاتە قۆڕخکاریەوە، مۆنۆپۆلی پاوە، یعنی لەلایەن دەسەڵاتی قۆڕخکارەوە، لەلایەن دەسەڵاتی داگیرکراوە، لەلایەن دەسەڵاتێکەوە کە حکمی ئەم بازاڕاکە کە یاسا بۆ ئەم بازارەدا نەکا، بەرهەم بۆ ئەم بازارەدا بینەکات کە قازانجی ئەم بازارەش لە کۆتاییە بۆ خۆی هەر خۆی هەڵەیەگرێت. ئەمەشیان نمونەیە کە بەڕێزان لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە باز لەوا کات کە لە هەندێک ناوچە ویلایەت هەیە مەسەلەن مەسەلەی باسکتبۆڵ و مەسەلەی لایەنی وەرزشی بە شێوازی گشتی داگیرکراوە قۆڕکراوە. و پاشان ناتورال مۆنۆپۆلیسمان هەیە. ناتورال مۆنۆپۆلیز بریتە لە چی؟ بریتە لە قۆڕخکاری سروشتی. مەسەلەن لێرەیە some monopolies are allowed by the government to exist. Natural monopolies are marketed that run best when one firm provide all of the supply. تەماشا بکەن بەڕێزان، ئەمە زۆر جار ئەم جۆرە لە قۆڕخکاری لەلایەن حکومەتەوە ڕێگە پێ ئەدرێ بە چێ؟ بە یەک چی؟ بە یەک وەبەرهێنەر یاخود بە یەک کۆمپانیا. one firm provide all of the supply. یەک وەبەرهێنەر هەیە هەموو ئەو کەلوپەلانی کە لە بازارە هەیە دابینیەکە. مەسەلەن بەڕێزان ئێستا لە وڵاتی کۆریایە، مەسەلەن لە وڵاتی ئێرانە، مەسەلەن لەم وڵاتانی کە تا ئێستاش حکمێکی عسکەری و حکمێکی توتالیتاری و حکمێکی مەسەلەن پاوانکاریە مۆنۆپۆلکار هەیە، تەماشاکەی لەم بازارانەیە هەمووی لەلایەن حکومەتەکانەوە دابینەکرێت. مەسەلەن ئێستاش ڕاستە لە ئێران مەسەلەن بازرگانیە، بەڵام تەماشاکی کۆمپانیا گەورەکان مەسەلەن خاوەن کارە گەورەکان هەمووی سەر بە سوپان، سەر بە پاسداران، سەر بە لایەنی ئەمنی ئەو دەوڵەتەن بە شێوازی گشتی لەلایەن دەوڵەتەوە حکم ئەکرێت بازارەکان و بەرهەمەکان و لایەنی ناحیەی ئینتاجی. مەسەلەن بەڕێزان شەرت نییە تەنیا لە وڵاتە دیکتاتۆریانە، مەسەلەن جایەکتر تەماشاکە ئەوەتا لە ئەمریکا مۆنڕۆی یەکێکە لە ویلایەتەکانی ئەمریکا مەسەلەن دەسەڵاتی ئاوی داگیر کراوە. مەسەلەن ئەمەژێکی تر لە نمونەیەکی تر هەر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەماشاکەی لە زۆر وڵاتی دنیا، لە ئەوروپا مەسەلەن لە هەرێمی کوردستان، مەسەلەن لە تورکیا، مەسەلەن لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا تەماشاکەی زۆر جا سێکتەرێک مەسەلەن قۆڕخ کراوە. مەسەلەن لە ئەمریکا سێکتەری سەربازی، مەسەلەن سێکتەری ئاو، زۆر شت هەیە لە هەندێک دەوڵەتە هەیە نودرێ لەلایەن حزبێکەوە یا لەلایەن بنەماڵێکەوە قۆڕخ کرێ. مەسەلەن لە هەرێمی کوردستانیشا تەماشاکەی بەڕێزان چەندین سێکتەری جیاوازی قۆڕخ کراوە لەلایەن دەسەڵاتی حکومیەوە بۆ لەبەرەوەی ئەمە زیاتر پەیوەندی بە حکومەت و لایەنی ئەمنی دەوڵەتەوە هەیە. گەڤەرمنت مۆنۆپۆلیس وەک لێرە ئاماژەمان پێکرد، مەسەلەن هەرچی داهێنانەکانەیە پاتنس، لايسنس that give inventors، تەماشاکەی بەڕێزان هەموو ئەمانەش لەلایەن حکومەتەوە زۆر جار قۆڕخە کرێت. تەماشاکە لێرە exclusive right to sell their product for a certain period of time. تەماشا بکە بەڕێزان لێرە شا بە هەماشەوە
حکومت چیە کات حکومت خۆی بەرهەمەکان ئەفرۆشێ ئەگەر نمونەی کۆریا بینیتەوە مەسەلەی هەتا رووسیاش بەڕێزانە ئێستش ئەو قۆڕەکاری و پاوەنکاری لە رووسایە ڕێگە نادات مەسەلەن بە بەرهەمی تورکیە ڕێگە نادات بە زۆر بەرهەمی ئەمریکی ڕێگە نادات بە زۆر بەرهەمی تر تەماشاکی لەلایەن دەوڵەت لەلایەن حکوومەتەوە خۆی و بەرهەمێنرێت مەسەلەی سەربازی مەسەلەی چەک و ئەسلیحە و مەسەلەی زۆر جالایانی کشتتوکاڵی زۆر جالایانی مەسەلەن تەکنەلۆژی تەماشاکی حکوومەتی رووسیا اعتیما دەکاتە سەر پێکاتی یاخود پێگاتی ئەو بەرهەمانی کە لە ناوخۆی وڵاتێکی خۆیان بەرهەمێنێت کەواتە بە شێوازێکی گشتی زۆر جار ئەم ڕێگەیەش ئەم جۆرە قۆڕخکاری لەلایەن حکوومەتەوە لایەنێکی ترمانە ئەندەستریال مۆنۆپۆلیش لێرە چی ئەگرێتەوە rare case where the government allows an industry to restrict a number of films in the market تەماشا بکەن بەڕێزان ئەمەشیان چیمان هەیە لێرەش لە قۆڕکاری پیشەسازی هەندێک کەیسی دەگمە ئەگرێتەوە کە تەماشاکەی حکوومەت چیدانێ industry restrict a number of films in the market تەماشاکی سنوور بۆ هەندێک کۆمپانیا داهانات لە پێناوچیە لە پێناوەی کە قۆڕخی بازاڕەکان بکات لە پێناوەی کە قۆڕخی هەموو شتێک بکات لە بازاڕە تەنیا بۆ خۆی بمێنێتەوە مۆنۆپۆلیستی کۆمپیتیشن لێرە شاچیمانەیە لێرە کێبڕکی قۆڕکاریمانێ وەک چۆن کێبڕکەی ئەوەمان هەبوو کێبڕکەی بازاری ئازادمانە بوو پرفێکت کۆمپیتیشن لێرە کێبڕکی قۆڕکاریمانەیە مانی کەمپانیس کۆمپیتیس تەماشا بکەن بەڕێزان لێرە چەند کۆمپانیایە کە منافەساکەن کۆمپیتیشنەکەن لە پێناوچیە لە ئۆپن مارکت و سێڵ پرۆدەکت دەدات سیمیلار بەت نۆت ئایدنتیکال لێرە چەند کۆمپانیایەکمانەیە چی ئەەکەن چەند کۆمپانیایەکمانەیە تەماشاکەی منافەساکەن لەسەر ئەو بەرهەمە چونیەکە ئەو بەرهەمە لەیەکچوانی لە بازاڕە بەڵام نۆت ئایدنتیکال لێرە چەند کۆمپانیایەکەی منافەساکەن لەسەر ئەوەی کە بەرهەمەکان بفرۆشنەوە و قازان زیاتر بەدەست بێنن وەلەگەڵ هەموو ئەمانەشە for condition of monopolistic competition چەند مەرجێکمانەیە بۆ monopolistic competition تەماشا بکەن بەڕێزان many firms mono few artificial barriers to entry slight control over price different product ئەمانە هەمووی باس کراوە لەم حاڵسەرەیە تەماشا بکەن بەڕێزان many firms mono چەند ژمارەیەک هەیە لێرەیە چەند کۆمپانیایەک هەیە لێرەیە منافەساکەنیان کێبڕکێیەکەن وەک لە هەرێمی کوردستانە بوونیە چەند کۆمپانیاگەی لە مەجای نەشتەجێبوونە کارەکەن do not have high start-up costs and so have more films لێرەیە تەماشاکەین تێچوونەکان بەرزە بێتەوە لە نێوان ئەو کۆمپانیانی کە منافەساکەن few artificial barriers to entry لێرەشا چەند بربەستێکی دەستکرد دروستە بێ artificial barriers to entry چەند بربەستێکی دەستکرد لەم بازاڕانەیە دروستەکەن وەک بزەبەت لە هەرێمی کوردستانە بوونیە تەماشاکە ئەم بربەستانە بوونی هەیە بۆ کۆمپانیای نوێ بۆ داهێنانی نوێ بۆ زۆرێک لە کۆمپانیەکان تەماشاکی چەند کۆمپانیایکی دیاریکراوە مەسەڵ لە مەجای ئیتساڵاتە چەند کۆمپانیایکی دیاریکراوە لە مەجای شێبوونە چەند کۆمپانیایکی دیاریکراوەیە کە منافەساکەن کە ئەمەشیان لە ڕاستیە بۆ کۆمپانیای زۆر دووزە لەبەرەوەی هەندێک بربەستێ هەمومان ئەزانین بارودۆخەکە چۆن slight control over price firms have some freedom to rise price because each firm's goods are a little different from everyone else کەواتە بەڕێزان لێرە چیمان هەیە firms have some freedom هەندێک لە کۆمپانیەکان هەندێک ئازادیان هەیە بۆچی بۆ rise price بۆ برزکردنەوەی هەندێک لە نرخەکان بۆ لەبەرەوەی تەماشاکەی ئەم کۆمپانیا خۆی خاوەنی ئەم براندەی یاخود ئەم براندەی هێناوەتە وڵاتەکەتەوە هێناوێتە ناوچەکەتەوە شارەکەتەوە بۆیە بە ئارزووی خۆی زۆرجار نرخەکان بەرزەکاتەوە لەبەرەوەی منافەسە نیە لە بازاڕەکە یاخود کۆمپانیایەکی کەم هەیە منافەسەی کە وەک چۆن لە مەجای ئیتساڵاتە بەڕاستی ئەوابینن زۆرجار نرخەکان بەرزەکەنەوە لەبەرەوەی منافەسە نییە چەند کۆمپانیایەکی دیاریکراوە هەیە لەبەرەوە زۆرجار ئەوە بۆ خۆیان بەکارێن قۆڕخەکەن نرخی پێبەرزەکەن دفرێنتیت پرۆدەکن لێرەشا چەند بەرهەمێکی جیاواز هەیە کە کۆنتڕۆڵی کراو یاخود دەستی بەسەرایگیرەوە مۆنۆپۆلیستیک جیاوازی یاخود لەگەڵ پرفێکت کۆمپیتیشن مۆنۆپۆلیستی کۆمپیتیشن لەگەڵ پرفێکت کۆمپیتیشنە تەماشاکەن بەڕێزان لێرەیە چەند جیاوازیەکەکەین لە نێوان پرایس لەگەڵ پرۆفیل لەگەڵ کۆسس ئەم ڤاریەتی تەماشاکەن بەڕێزان لە پرفێکت کۆمپیتیشنە پرایسەکان لاوەرز نزمە have firms no control تەماشاکەی هیچ کۆنتڕۆڵێک نییە بۆ کۆمپانیەکان پرفێکت کۆمپیتیشن تەماشا بکەن بەڕێزان نرخەکان نزمە و بە هەمان شێوە پرۆفیت لاوەر قازانجکردنیش نزمە و تێچوونیش نزمە بە شێوازێکی گشتی کەواتە بە شێوازێک هەمووی نزمە بەڵام لە مۆنۆپۆلیستی کۆمپیتیشنە تەماشاکەی
پرایسەکان بەرزە بۆ لەبەرەوەی یەک کۆمپانیا بەڵام لە پێرفێکت کۆمپیتیشنان نزمە بۆ لەبەرەوەی چەندین کۆمپانیا هەیە بەڵام لە مۆنۆپۆلیستی وەک باسمان کرد یەک کۆمپانیا هەیە یەک خێزانە یەک حکوم هەیە کەواتە نرخەکانیش بە ئارەزوی خۆی بەرزە و لەگەڵ هەموو ئەمانەشا کۆنتڕۆڵ هەیە تەماشا بکە لەلایەن حکومەتەوە بیاخو لەلایەن کۆمپانیا کۆنتڕۆڵ قازانجکردن زۆر بەرزە ئەنشۆر تێرم لە ماوەی کورخایانە قازانجکردن بەرزە بۆ لەبەرەوەی هەرو تاکە کۆمپانیا دەسی بەسەر بازاڕەکە بەڵام لێرەشە لە ماوەی درێژخانیشە قازانج نزمە تەماشا بکە بەڕێزان بەڵام لێرە یا لە مۆنۆپۆلیستی کۆمپیتیشنە قازانجکردن پرۆفیت زۆر بەرزە و لە هەمان کاشات تێچوونەکان خۆیان بە ئارەزوی خۆیان بەرزی ئەکەنەوە کێ ئەم کۆمپانیا مۆنۆپۆڵکارانە ئەم کۆمپانیا قۆڕکارانە نرخ بە ئارەزوی خۆیان بەرزەکەن بەڕێزان ئەوەی کە باسکە لەم سڵایدانی ڕابردووە چاپتەری سێ بوو مارکێت ستراکچە بوو پێکهاتەی بازاڕ بوو بە شێوازێکی گشتی هیوادارم سوودی گەیان بێت بە ئێوە هیوادارم هەر هەمووتان بخوێنەوە و گوێی لێ بگرن بە باشی و سوودتان وەرگر بێ هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن بە هیوای دیدار سەلامەتی بۆ هەموو لایەک